ئێمە بەشێکی زۆرمان بە ژمارەی 252 ڕۆژنامەنووس ماوەی 12 ساڵ زیاترە فۆڕمان پڕ کردوێتەوانەیە لە لقی سلێمانی زەندگای ڕۆژنامەنووسان بە مەبەستی وەرگرتنی زەوی. بەڵام بەداخەوە دوای تێپەڕبوونی 12 ساڵ بەسەر پڕکردنەوەی ئەو فۆرمانەیە ئێمە ئەمڕۆ جارێکی تر لێرەکە و ئەبینەوانێ و داوا ئەەکەین دوای 12 ساڵ سندیکاکەمان کە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە جۆمان لێ بگرێت. دەمانوێت لەم بۆنە پیرۆزەدا دەنگمان بەرزکەینەوە و داوای سەرەتاییترین مافەکانی خۆمان بکەین کە نزیکەی 12 ساڵە کەسێک نییە لەناو سندیکای ڕۆژنامەنووسان و لەناو حکوومەتی هەرێمی کوردستانە جۆمان لێ بگرێت. ئێمە ساڵی 2009 ژمارەی 252 ڕۆژنامەنووس فۆرممان پڕ کردەوانێ. لە دوای ئەوەی کە دوسێ ساڵی ڕابردوو بەدەم چارەنووسی فۆرمەکانمانەوە ڕۆشتین، ئەوە بوو بەهۆی ململانی بەداخەوە ململانی سیاسی لە نێو سندیکای ڕۆژنامەنووسانە ئەو فۆرمانەی ئێمە دیزە بە دەرخو نەکرا و کەس نەیزانی چی بەسەر هات. ئێمە بە دوواداچوونمان کردووە ئەم فۆرمانە چۆتە ناو وەزارەتی شارەوانی، بەڵام لە وەزارەتی شارەوانی پیان ڕاگەیاندوین کە بە هیچ شێوەیەک ئیش لەسەر ئەم فۆرمانە نەکراوە. لە بەرامبەریشە سندیکای ڕۆژنامەنووسان بەڕاستی دەستەوەسان وەستا و هیچ هەوڵێکی نییە بۆی. بۆیە ئێمە لێرەوە داوا لە سندیکای ڕۆژنامەنووسان و بە تایبەت خودی سەرۆکی حکوومەتی هەرێم و جێگرەکەی دەکەین ڕاستەوخۆ داواکەمان بە هەند وەربگرێت لەبەر ئەوەی بەدەلەوەی کە ئێمە ماوەی 12 ساڵە چاوەڕێین، ماوەی 3 ساڵیشە بێ دەسیمان پێەکەن. ئێمە لەم ڕۆ بەدواوە بڕیارمان ناوە هەنگاوی جدیتر بنین، لەم ڕۆ بەدواوە بڕیارمان ناو فشارەکانمان زیاترکەین، لەم ڕۆ بەدواوە بڕیارمان داوە هەموو ئەو ڕێکارە مەدەنیانەی کە پێویستە بۆ دەستەبەربوونی مافەکانمان بەدەستی بێنین ئێمە دەیگرینە بەر.